گفتوگۆ دەکەین لەسەر پرسێکی هەستیار و گرنگ لەم چەند ڕۆژانە لەم ڕۆژانەی ڕابردوو باسی بە ئەهلیکردنی حکوومەتی هەرێمی کوردستانە. حکوومەتی هەرێمی کوردستان لە هەندێک ڕێگەوە دەیەوێت هەندێک لە کەرتەکانی حکوومەت بدات بە کۆمپانیا. یەکێک لەو گرێبەستانەی لەم چەند ڕۆژانە قسە باسی لەبارەوە کرا لەبارەوە دەکرێت بە ئەهلیکردنی سیستەمی بالکترۆنیکردنی تۆماری خانوبەرەیە. واتە تۆماری خانوبەرە دەیانێت بالکترۆنی بکەن کە بالکترۆنیشێکن ئەوە نیە فەرمانبەرەکانی حکوومەت خۆیان بیکەن، دەدرێت بە کۆمپانیا. بابزانین ئەمە بە قازانجی خەڵکە بە قازانجی حکوومەتە بۆ کراوە چۆن کراوە ئەمە کارێکی یاساییە. گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز حاکم شیلان عارف بریکاری وەزارەتی دادی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لەگەڵمانە لاولێرەوە. هاتوو شیلان سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان، سپاس. پێمان بڵێم گرێبەستە چۆن کراوە بۆ چییە؟ ینی ناوەڕۆکی ئەم گرێبەستە باسی چی تێدایە؟ سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان، سەرەتا ئەمێ پیرۆزبایی مانگی پیرۆزی ڕەمەزان لە سەرجەم بینەران و بیسەران و سەرجەم موسڵمانانی جیهان و کوردستان و فەرمانبەرانی وەزارەتی داد بە تایبەت بکەم. هیوادارم ببێتە مانگێکی پڕخێر و خۆشی بۆ هەموو لایەک و ئاشتی سەقامگیری بۆ وڵاتەکەمان. سەبارەت بە پرسی تۆمارکردنی فەرمانگەکانی خانوبەرە و بەڕێوەبەرایەتەکانی خانوبەرە لە هەرێمی کوردستان پرسەکە نوێ نییە و چەند مانگێکە ئەو بڕیارە دراوە و وەکو ئێمە وەکو وەزارەت وەکو بریکاری وەزیر کارم لەسەر کردووە و بە دوواداچوونی تەواومان کردووە. ئەو ڕێکارە ئیداری و ناقانونیانەی کە گیراوەتە بەر ڕوونمان کردوتەوە بۆ لایەنی پەیوەندیدار، هەڵوێستی خۆمان هەبووە لە کاتی خۆیدا هەم لەگەڵ بەڕێز سەرۆکی فەرمانگەی تەکنۆلۆجیای زانیاری چووکە گرێبەستەکە لەلایەن ئەوانەوە واژۆ کراوە و هەم لەلایەن بەڕێز وەزیری دادەوە بەڕۆن و ئاشکرایی و ڕێکارە نایاساییەکان و ئەو ڕێکارە نائیداری و قانونیانەی کە کراوە لە ئەو سیستەمەدا ئێمە هەموویمان خستۆتە ڕوو و ناڕەزایەتیمان گەیاندۆتە شوێنی خۆی و هەوڵی زۆرماندا بوو کە لە ڕێگەی خۆمانەوە بەو شێوەیە چارەسەر بکرێ، بەڵام پەنامان نەبر سەرەتا بۆ قەناتەکانی ڕاگەیاندن، چونکە پێم وابوو کارێکی نایاسایی و نائیداری و ناقانونی لە وەزارەتی دادا بکرێ، بێگومان هەڵوێستیان دەبێ و گرێبەستەکە هەڵدەوەشێتەوە، بەڵام کەزانیمان ناگاتە نەتیجە و گرێبەستەکە وەکو خۆی مایەوە و ڕێکاری بۆ ئەگیرایە بەرکە بکرێتە بواری جێبەجێکردنەوە، بۆیە ئێمە پەنامان بردە بەر قەناتەکانی ڕاگەیاندن. ئەشمەوێ لە ئێرەوە بۆ بەڕێستان بۆ بینەران بۆ بیسەران ئەوانەی کە گوێمان لێیە نامانەوێت ئێمە لە شەعنی هیچ کەسێک کەم بکەینەوە، بەڵام وەڵامێک بۆ بەڕێز سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ کە ئەم شەو لە واڵی تایبەتی خۆیدا لە چەند کەناڵێکەوە بۆیان ناردوم، نازانم ئەوە نامەوێت گەورەی بکەین چونکە وە ناشمەوێ هیچ بەرپرسێکی سیاسی لەسەر ئەم بابەتە بیکاتە پرسێکی سیاسی، چونکە ئەمە پرسێکی یاسایی و ئیداریە پێویست ناکە بکرێتە پرسێکی سیاسی و ئەوان قسەیەکی نەشیاوی لەسەر بکەن و بە ئاراستەیەکی ترە بیگوازنەوە و وەڵامەکەشم بۆ بەڕێزیان ئێمە نەهاتوینەتە سەر حازری، ئەبێ خۆی بە دوواداچوونی وردی بکردایە بیزانایە لە وەزارەت چی کراوە، وەکو وەکیل وەزیر چیمان کردەوە، وەکو تیمی یەکێتی و ئەندام پەرلەمانەکان چیان کردووە، ئەنجا ئەو قسانە بکات. هیوادارم بە دوواداچوو بەواڵەکەی خۆیدا بڕواتەوە و ناشمەوێ نە ئەویش و نە هیچ کەسێکی تر ئەم پرسە بکاتە پرسێکی سیاسی، چونکە پرسەکە پرسێکی قانونیە و پرسەکە پەیوەندی بە تاکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە هەیە. باشە خاتو شیلان، ینی بابزانین گرێبەستەکە کێشەی چییە؟ یانی ئایا زیانی بۆ خەڵکەیە لە ڕووی مادیەوە گران لەسەر خەڵکەکەوێ، ینی تێچووی ئەم مامەڵانە پێشتر ڕەنگە نرخێک بوو بێ، ئایا زیادەکە دوایەوەی دەدرێ بە کۆمپانیا و بالکترۆنیەکرێ؟ بەڵێ
پرسەکە وەکو ڕۆنم کردەوە پرسێکی قانونیە کە بە ڕێکاری قانونی نەڕۆیشتۆ و نەهاتۆتە ئەنجومەنی وەزارەت و دەنگی لەسەر نەدراوە ئەمە خاڵێکی تر کە بە هەدەردانی سامانی گشتی وڵاتە چونکە پارەیەکی خەیاڵی پارەیەکی زۆر دەدرێت بە کۆمپانیایەکی دیاریکراو بە پێ ڕێکاری یاسایی دراوە بە ئەو کۆمپانیایە لەبەر ئەوەی ئەو پارەیە لە ئێستادا دەبێتە بارگرانیەک و دەبێتە نەزیفێک لە بودجەی هەرێمی کوردستان لە بودجەی وەزارەتی داد لەبەر ئەوە هەر هەنگاوێک لەو بابەتە بنرێت و ئەو گرێبەستە هەڵنەوە شێنرێتەوە لە دوجاردا هاوڵاتی زەرەر دەکا و ئەبێ ئێمە دوورمەودا سەیری ئەم بابەتە بکرێ چونکە پارەکە بۆ ملیارێک و 300 ملیۆن مانگانە بۆ 10 ساڵ ئەنجا ئەمە خاڵێکی و خاڵێکی تریشی کە گوژمەی 14 ملیار 350 ملیۆن دەبێت پێشەکی بدرێت بۆ کڕینی کەلوپەل و پێداویستیەکانی دابینکردنی ئەو سیستەمە ئێمەش ئەگەر بینەوە بیدایەتی ئەم کابینەیە و کارنامەی ئەم کابینەیە چاکسازی و کەمکردنەوەی ڕۆتین و یاسای چاکسازیمان بەحساب تەفعیل کردو و کارمان لەسەر کردو و هەنگاومان بۆ ناوە بەڵام لە کۆتایی کابینەکەیە کە بڕیارێکی لەو شێوەیە ئەدرێت کە کارێکی لەو شێوەیە ئەکرێ هەمووی بەنهێنی بە تایبەت بەبێ گەڕانەوە بۆ یاساکان بەبێ ئیعلان بەبێ شەفافیت ئایا ئەمە کوێی چاکسازیە لەبەر ئەوە پێویستە هەموو هاوڵاتیان ئاگدار بن و خطورەیەک هەیە لەسەر مڵک و ماڵیان لە دوجاردا و دەبێتە حکوومەتیش لەمە ئاگدار بێ و پێداچوونەوە بە ئەو گرێبەستەیە بکا بەو کارەیە بکا کە کردوێتی چونکە لە دوجارە بۆ چەند ساڵی ئایندە شتێک نابێنێت بە ناوی حکوومەتەوە دەدرێتە کۆمپانیای ئەهلی خات و شیلان ڕەنگە ینی ئێستا بوترێ بەڕێزت بریکاری وەزارەتی دادی ئێوە ئاگاداری ئەمەنی ینی دراوە بە یەک کۆمپانیا بەبێ ئەوەی بخرێتە کێبرکێوە کۆمپانیای تر بێن پرۆپۆزەڵی خۆیان تەقدیم بکەنەوانیش بڵێن ئێوە گرفتان لەگەڵەوەی کە دراوە بە کۆمپانیایە گیانەوەی کە هەر نابوو بدرێ بە کۆمپانیا یان بەڕێکاری قانونیدا نەڕۆیشتووە دراوە بە کۆمپانیایەک بێ ئاگاداری و ژێربەژێر و بۆی قازانجەکەی هەر بوو ئەو بێ بۆ بیسەران بۆ بەڕێز ڕوون بێت ئەمە لە سەرروو وەزارەتەوە کراوە بە نهێنی و بە تایبەت کراوە پێم خۆشە ئێوەکو ڕاگەیەنکار بڕۆن بۆ فەرمانگەی تەکنۆلۆژیا و زانیاری سەردانی بەڕێز سەرۆکی فەرمانگە بکەن و سەردانی بەڕێز نووسینگەی سەرۆکوەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بکەن چکە لە سەر ڕاستباردەی ئەوان ئەم گرێبەستە کراوە بۆیە گرفتەکەی ئێمە گرفتەکەمان ئەوە نییە کە دراوە بە ئەمە فڵان کۆمپانیا ئەو فڵان کۆمپانیا جارێ ئەسڵەن هەر نابێ مڵک و ماڵی هاوڵاتیان بخرێتە ژێردەستی کۆمپانیاوە یاسایەکەیە یاسای تۆمارکردنی خانوبەرە بەپێی ئەو یاسایە هەموو هاوڵاتیەک دەبێ خۆی سەردانی بکاوە دەبێ یا بە بڕیاری دادگا یا وەرەسەکانی یا بریکارەکەی ئەتوانێت سەردانی بکە بەڵام ئێستا هەموو ممتەلەکاتی هاوڵاتیان ئەچێتە سیستەمێکەوە ئەچێتە داتابیسێکەوە کە ئەو کۆمپانیایە لە دوجاردا تەحەکومی پێوەکە و لەلایەکی ترەوە بە هەدەردانی ئەو پارەیە ئێمە ئەتوانین فەرمانبەری شارەزا و سیستەمێکی بەو شێوەیەمان لە هەندێک لە دەوائیرەکان لە شاری سلێمانی هەیە ئەتوانین ئەمەمان پێش بخستایە هەر بە فەرمانبەرانی خۆمان و بە هاوکاری زانکۆی سلێمانی و بەڕێوەبەرەتی ئاماری سلێمانی ئەوە لە کراوە ئەمانتوانی ئەمە پێش بخەین لە هەرێمی کوردستانیش ئیشی لەسەرکەین و لە ژێر چەتری وەزارەتی دادا بمێنێتەوە لە ژێر بەرپرسیارەتی وەزارەتی دادا بمێنێتەوە نەکو هاوبەشێک بۆ ئەم کارە پیا بکەین کە هیچ پێویست نییە و هیچ ضرور نییە کە لە ئێستادا لە حکوومەت لە ئەزمەی مالیایە کە ئێمە هەڵبستین کۆمپانیایەک بەو شێوەیە و بەو ڕێکارە ناقانونی و نائیداری و نایاساییە بەو بەهەدەردانە زۆرەی پارە یعنی بۆچی چ پێویستمان بەوە هەیە کە ئێمە مڵک و ماڵی هاوڵاتیان بخەینە ژێر دەستی کۆمپانیایەکە و بە پارێکی خەیاڵی بۆ دەوڵەمەندکردنی چەند شخصێک و هیچ خات و شیلان شتێکی دوێت ینی بۆ منجێ سەرنج بوو بەم پێ بێ تۆماری خانوبەرە خاوەندارەتی مڵک و ماڵی هاوڵاتیان هەموو یەکێتە ژێر دەستی ئەم کۆمپانیایە ئەمە ئەگەریەوە دروست ناکە ینی دەرفەتی ئەوەی تێدا بێت دەستکاری تۆماری خانوبەری هاوڵاتیان بکرێت لە کاتێکە گەرم کۆمپانیایە بیەوێ
طبعا چۆن ئەوە دروست نابێ ئێمە مەترسیمان هەیە گومانمان هەیە چونکە نازانین تا ئێستش نازانین بڕگەکانی ئەم گرێبەستە چۆنە ئەگەر بێت سیستەمێک دروست بکرێ ئەگەر کۆمپانیایەک هاوبەشی وەزارەتی داد بێ چ زەمانێک هەیە بۆ پاراستنی مڵک و ماڵی هاوڵاتیان لەبەر ئەوە لە ئێستادا کە لە ژێر چەتری وەزارەتی دادایە بە هەموو ئەو ڕێکارە یاسایی و قانونیانە ساڵانە ئێمە چەندین حاڵەتی تەزویر و گواستنەوەی مڵک و ماڵی هاوڵاتیان ئەکرێت و چەندین دۆسێمان هەیە چەندین فەرمانبەرمان هەیە کە ئیجرعاتی یاساییمان کردو بەرامبەریان و چەندین خەڵک هەوڵیان داوە بۆ ئەو کارانە بکەن کە داومانن بە دادگا ئایا ئێستا کۆمپانیایەک بێت چ زەمانێک هەیە کە خۆی بە ئاسانی بە کلیکێک ئەوە نەکات لەبەر ئەوەی کە ئێمە دژین پەیوەندی بەلایەنە سیاسیەکەەوە نییە و دووبارەی ئەەکەمەوە سەدجار دووبارەی ئەەکەمەوە کە نامەوێ هیچ قەناتێک و هیچ کەسێک و هیچ بەرپرسێکی لە ئاستی حیزبیە بەباری سیاسیا بەرێ تەنها لە ڕووە ئیداری و لە ڕووە قانونیەکەیەوە و لە ئەو ڕۆ کە مڵک و ماڵی هاوڵاتیان نەکەوێتە ژێر مەترسیەوە چونکە ئێمە دوجار بەرپرسیارەتی بۆ ئێمە ئەگەڕێتەوە و ئێمە دەبێت خۆمان بە خاوەنی هەموو مڵک و ماڵی هاوڵاتیان بزانین و دەبێت پاراستنیان لە ئەستۆی ئێمەیە وەکو وەزارەت ئەی ئێمە چۆن بین گرێبەستێک لەو شێوەیە لەگەڵ کۆمپانیایە کە معاملەی هاوشێوەی ئەوەی نییە کە نەی کردووە و باس نەکراوە ئێمە لە وەزارەت ئەبێ لایەنە باشیەکانی و لایەنە خراپیەکانی ئەم سیستەمە لە ناو وەزارەت باز بکرێ و لە ئەنجومەنی وەزیرانیش باز بکرێ پاشان هەنگاوی بۆ بنرێ چونکە ئەمانش چەند ڕێکارێکی تری هەیە و دەبێ هەنگاوی بۆ بنرێ کاری لایەنە باشەکانی دیاری بکرێ ئەگەر باش نەبێ بۆ هاوڵاتی ئەگەر ئێمە بۆ کەمکردنەوەی ڕۆتین و بۆ کاروباری هاوڵاتیان ئاسان نەبێت بۆ کارێک بکەین تەنها زەرمەند لە دوجارە کاتێک کە حکوومەت پارەی نەمێنێ ئایا ئەم کۆمپانیایە وا ناکات کە مامەڵەی هاوڵاتیان پارەکەی زیاب بکە و دوجار لە هاوڵاتی وەربگیرێتەوە باشە خاتوشیلان ئاماژت بۆ کردوتر لە سەراسی وەزارەتم کارە نەکراوە لە دەرەوەی وەزارەت کراوە لە سەری وەزارەتەوە کراوە کەواتە تێپەڕی و ڕۆی گرێبەستەکە تەواوی تر چێتە بواری جێبەجێکردنەوە ئەگەر بچێتە بواری جێبەجێکردنەوە ئەمێ بزانم ئایا سەرتاسەریە یانی ئایا لە هەولێر و دۆک و لە سلێمانی و هەڵەبجە و شوێنەکانی دیکەش جێبەجێ دەکرێتەوە و یان نا وەکو گرێبەستەکەی وەزارەتی تەندروستی کە ئێستا لە سلێمانی و لە هەڵەبجە و چەند شوێنێکی تر ڕاگیراوە بەڵێ ئەگەر گرێبەستەکە جێبەجێ بکرێ سەرجەم هەرێمی کوردستان دەگرێتەوە ئەوە نییە بڵێ پارێزگایەک و پارێزگایەکی تر ناگرێتەوە هەموو هەرێمی کوردستان نەگرێتەوە بەڵام من هەتا دوا دڵۆپی خوێنن ڕێگری و دژایەتی ئەوە دەکەم کە بە هەدەردانی پارە لە ڕێگەی ئەم وەزارەتەی ئێمەوە بکرێ و مڵک و ماڵی هاوڵاتیان بکەوێتە ژێر مەترسیەوە بە هەموو شێوەیەک و هەموو ڕێکارێک و هەموو ئەو ئیجرعاتانی کە پێویست بێ ئەگرینە بەر بەڵام خطوە بە خطوە ئەوە نەبێت کە ئێمە هیچمان نەکردووە ئەمە خطوەیەکە کە ئێمە لە پێشتر بە یاداش بە کۆنووس بە قسەکردن بە نامەی تەلەفۆنی لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان قسەمان کردووە کە زانیومانە هەوڵێک هەیە بۆ ئەوەی کە نەوەستێنرێ بۆیە پەنامان بردو بۆ ڕاگەن ئەگەر بزانین بەهۆی ئەمەشەوە لە ڕێی ڕاگەاندنەکانەوە کە ئەلحەمدولیلا بە ئاراستێکی باش ڕۆیشتەوە زۆربەی قەناتەکانی حکوومەت و هاوڵاتیان بەمە ئاشنا بوون و ئاگدارن کە مڵک و ماڵیان کە ئێستا لەبەر دەم خوتوڕەیەکدایە ئەگەر ئەم هەنگاوشمان سەرنەگرێ بە دڵنیاییەوە هەنگاوی دواترمان ئەبێت و بە سکاڵا تۆمار ئەەکەین و ئەو ڕێکارە نایاسایی و نائیداریانی کە گیراوەتە بەر هەڵی ئەوە شوێنینەوە نابێ ئێمە ببینە هۆکار بۆ ئەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان مڵک و ماڵیان لە ژێر مەترسیا بێت باشە کەواتە خاتوشیلان ئێوە لەگەڵ ئەوە نەدرێتە کۆمپانیا بەڵام سیستەمی با ئەلکترۆنیکردنەکە دەڵێی فەرمانبەرانی خۆمان دەتوانن ئەمە بکەن بەڵێ ئێمە لەگەڵ ئەوە نین کە وەزارەتمان نەبێتە ئەلکترۆنی و کاروباری هاوڵاتیان بە شێوەیەکی ڕێک و پێک و بە سیستەمێکی ئەلکترۆنی نەڕوا بەڕێەوە و ڕۆتین کەم نەبێتەوە هەنگاویشمان بۆ ئەوانە ناوە و زۆر کاریشمان کردووە بەڵام ئێمە ڕێگرین لەوەی کە بۆ بەنهێنی بکرێ بۆ بە کۆمپانیایەک
تەنها کۆمپانیایەک بێت کە نازانی کێیە و بۆ بە هەدەردانی پارەی تیاابێ بۆ لە ڕێگەی فەرمانبەرانی خۆمانەوە نەبێت بۆ لە ڕێگەی ئەو فەرمانبەرە خەبیرانەی خۆمان ڕێی ئەو بەڕێوبەرایەتی و دەوائیرانەی کە خۆمان هاوشێوەی ئەوەمان کردووە هەر ئەوە تەتویر بکەین هەر ئەوە وا لێ بکەین کە ئەو مامەڵانە پێویستی بە چەند دائیرەیەکی ترە وای لێ بکەین قانونەکە نەفاز بێ وای لێ بکەین کاروباری هاوڵاتیان ئاسانتر بێ بەڵام ئێمە وا بکەین بە دەستی خۆمان مڵک و ماڵی هاوڵاتیان بخەینە سیستەمێکەوە کە کۆمپانیایەک ئەم سیستەمە بۆ ئێمە دابنێ و لە نووسراوەکەی خۆشیانە داوایان لە ئێمە کردووە دەبێ دائیرەیان بۆ سەرپشکەین لەسەر ئێمەیە و پارەی ئاو کارەبا و ئەنتەرنێت و هەموو مستەلزەماتی ئەو سیستەمە دەبێ ئێمە دابینی بکەین فەرمانبەران دەبێ ئێمە دابینی بکەین من بە ئێواڵم ئەو پارەیە لە پایچی بدەین بە کۆمپانیایە ڕاستە دوا پرسیارم خاتوشیلان لەسەر ڕاستی وەزارەت وا دەردەکەوێت بەس بەڕێزت بەدەنگ هاتووی هۆکاری ئەمە چییە؟ وڵی حەزەکەمەوە لە خۆیان بپرسێ هۆکاری چییە بەڵام من هەر لە ئێستا و کە بریکاری وەزارەتم وە لە پێشتریشدا هیچ کاتێک لە ئاستی ناحەقی و هیچ کاتێک لە ئاستی ناعەدالەتی و نادادی کە خۆم باجەکەشیم دابێ نەوەستاوم و کردوشمە و حیزبەکەشم بە هەموو شێوەیەک پشگیری کردوم و لە ئەو هەنگاوانەی کە ناومە و حیزبەکەم حیزبی شەفاف و پاراستنی مڵک و ماڵی هاوڵاتیانە ڕێگە نادا نە بە من نە بە ئەوانەی کە لەم کاریان کردووە کە کارێکی وا بکەن کە لە دوجارە زەرەر بێ بۆ هاوڵاتیان چونکە ئێمە پەیام و پەیامی هەڵبژاردنمان بیر نەچێ ئێمە خۆشگوزارانیمان بۆ خەڵک داوا کردووە ئێمە هەلی کارمان بۆ خەڵک داوا کردووە ئێمە هەلی کارمان بۆ کۆمپانیاک داوا نەکردووە بۆیە بە هەموو شێوەیەک وەکو شیلان وەکو وەکیل وەزیر بە هیچ شێوەیەک ڕازی نیم و هەموو ڕێکارێکی یاسایی و دوور لە سیاسی ئەیگرینە بەر بۆ هەڵوەشانەوەی ئەم گرێبەستە زۆر بەڕێز خاتوشیلان عارف بریکاری وەزارەتی دادی حکوومەتی هەرێمی کوردستان سپاس دەکەم سپاس بۆ ڕوونکردنەوەکانت سپاس بۆ وەدەنگ هاتنیشت لەسەر ئەم پرس و بابەتە کە بێگومان بە خازانجی خەڵکە لە خەمیەوەدان کە مڵک و ماڵی وڵاتیان نەکەوێتە دەست کۆمپانیا سپاس دەکەم